سنجر كرم لچی بوی سنجر ورا كرم ورا جوابي تليفون هذه لچی بوی ماشي بابا باش كركم جبلوه بخمي سنجر لچی بوی كرم لچی بوی دقسش قصه باتي بغين سيف الدين كرة كمان عاشق بوا ايه بما عمري تشيا حتى بتنبوب تخوازين بابا عاشق بويما بەڵام عاشقی داک و بابی خۆم بوویمە كرم نمێژە دەزانێ عشقی داک و بابی خۆتی عاشقی داک و بابی ڕاستەقینەی خۆمە وەچ دەرێتۆ دایک و بابی ڕاستەقینەی تو ئێمەی دەزانی ئەوڕۆ من لە چێ بووم قسەی بکە لەچێ بووی لە لای مامانێک بووم مامان چێە لە لای مامانێک بووم گوتیان ئەتوو بە ساوایی فڕێدرای كرم باور بۆ قسانە مەکە داک و باوک ڕاستەقینەت ئەماینە ئەما بابا ئەو مامانە لە خۆڕاوە دەڵێ با دۆخوان وەبرێن هیچ گۆڕی نییە نەخێرە بە فڕێدرایمە کامەوە ماوەی گوتی ڕست پێم بڵێ باوڕم بە هیچ نەمایە ئەنگۆ داک و بابی من نینە كرم ناونیشانی مامانە دێ بام چ قسەی لەگە بکە ئەوڕۆ لەسەر مەرگ بوو مامانەکەم مرد كرم يعني تستە باوەڕ بەمان ناکە کە ئەمە داوک و باوچێ توینە بابا ئەدی لۆ ئەو مامانەوەی گوت با وەبرێ هەچ دەرێن با برێ ئەمە کوڕی چێمە درۆی دەکەن درۆ کوڕی چێمە کوڕی ئێمە کوڕی ئەتوو واز لەو قسانە بینە واز لەو قسانی بێ کوڕی خۆ کوڕە بە تو جەرجێمای جەرجێما مامانەکەم مرد قسەشی تەواو نەکرد نەمزانیە من چێمە نەمزانیە من کوڕیش چێمە کوڕێمای هەزار سال پێت نارێم کوڕی من ئەتۆ کوڕی منی واز لەو بابەتە بێنە هەستە با بچینە دەرێ ئاهەنگەکەی خۆمان بجێڕی دەستی کوڕم واز لەو قسانە بابا شێت دەبووم بابا شێت دەبووم شێت نابێ کوڕی من وا مەکە کوڕم واز لەو قسانە بینە کوڕە باوەڕ بۆ ما بکە چەند ساڵە لەگەڵ ئەمای دایی ئێستاش نازانی دەم بە شەکە کوڕێ خۆم بابا دەزانم بەس ئەو مامانە چ پەیوەندێکی بە مندا هەیە لەبەر چووە دەڵێ واز لەوان بینە ئەوڕۆ ڕۆژ لەدای بوونتە بعد لە خۆمان بەردەوام خۆشکەی کوڕم